لە پەیمانگەی هونەرە جوانەکان هەوڵدراوەکەوە شانۆکار دەرهێنەر و کەسانی باش پەروەردە بکرێ بۆی کا بتوانن خزمەتی هونەر بکەن لە ئێستا و لە داهاتووە و بیریشمان نەچێت ئەم شانۆگەریە لە پەیمانگەی هونەرە جوانەکان پێشکەش کراوە. بە گفتوگوی زیاتر ئەچینە لای میوانەکەمان. هێڤی عەباس دەرهێنەر هەروەها شانۆکار، سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لە ئێوە و بەیانی ئێوە باش. هێڤی خان سەرەتا پیرۆزباییتان لێکەین، بڕاستی شانۆگەریەکی زۆر سەرکەوتوو بوو، ئەگەر باسێکی لێوە بکەی فەرموو. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ ئێوە. نمایشی شانۆگەری چیرۆکی باخشەی ئاژەڵان نووسەرێکی ئەمریکی ئەدوارد ئەڵبیە ناوڕۆکی ئەم نمایشە باس لە دوو کەسایەتی ئەکات، کەسایەتیە کە خاوەنی کۆمەڵێک شتە لە ژیانی خۆی و کەسێکی ڕۆشنبیرە و خاوەنی هەموو شتێکە. کەسایەتی دووەمیش کەسایەتێکی شکست خواردووە لە ژیانی و هیچ شتێکی نییە بۆ ئەوی بتوانێ بژێ پێی و هۆکاری دڵخۆشی بێ بۆی. ناچاری ئەوە ئەبن کە ڕوبەڕووی یەک بنەوە بڕیاری ئەوادەن کە گفتوگۆ بکەن بەیەکەوە. لە ڕێگەی ئەو گفتوگۆیەوە کەسایەتی دووەم بۆی دەرەکەوێت کە ئەم خاوەنی هەموو شتێکە و کار بەدەسە و هەموو شتێکی هەیە بڕیاری ئەوەدا کە ئیزعاجی بکات لە ڕێگەی پرسیارکردن و ئستفزازکردنەوە بێزاری ئەکا و ئەگەنە ئەو نەتیجەی کە بیکوژێت. بۆیە ئەم دەقەش مەڵبژار چونکە لە کۆمەڵگەی ئێمەدا ئەم دیاردەیە ئێستا زۆر بەربڵاوە و ڕۆژانە چەندین کەس بەهۆی کێشەوە بێ یاخود بەهۆی باری دارایەوە بێ کۆتایی بە ژیانی خۆیێنێت. زۆر باشە. هیچ کاتێ لە پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکک توانیتانە سوود لە دەقێکی خۆتان وەرگرن وەکو فێرخوازی پەیمانگاکە یاخود بۆ کارنامەی دەرچوونتان دەقێکی خۆتان کە هی کەسەکە خۆی بێ یاخود نووسینەکەی خۆی بێ لە شانۆکە پێشکەش بکە، مامۆستایان هیچ کاتێ ڕەخنیان لەم بابەتە نییە یاخود ڕێگا بەوادەن دەقێکی کەسەکە خۆی بێ. ئێمە لە پەیمانگایە وەکو نووسین بە شێوازێکی کەم هەیە، بەڵام ئەتوانین بۆ تاقیکردنەوەکان چیرۆکێک خۆمان بینوسینەوە، خۆمانش نواندنی تیا بکەین یا دەرهێنانی بۆ بکەین ئەکرێت. بەڵام وەکو ئەزمون کە لە قۆناغی 4 و لە قۆناغی 5 کارنامەیە ڕێگە نادەن کە نووسینی خۆت بێت کاری تێدا بکەیت. بەڵێ هەیڤی خانە گەرباسی ئەم شانۆگەریەمان بۆ بکەی، وەکو دەرهێنا زیاتر سەرنجت خستە سەرچی و ماوەی چنێکت پێچ و تاوەکە بە تەواوەتی پرۆڤەتان کرد و بیرۆکە کەشت دانا. من ئەم دەقە ئەکرێت بڵێم خۆم بۆی ئامادە کردبوو کە کاری تیا بکەم، زۆر حەزیشم لێ کرد، دەقێکی قورس بوو، بەڵام دوای چەندین جار خوێندنەوە و دانانی بیرۆکەی ئەخراجی و دانانی ئەکتەرەکان و جل و بەرگ و دیکۆر ئەمە کارەکەی منی ئاسان کرد. نزیکەی ماو بۆ دوو مانگ و شتێک ئێمە پرۆڤەمان تیای کرد. دوو کەسایەتی بوو، ڕاست بوو دوو کەسایەتی بوو، من ئەکتەرم زۆر نەبوو، بەڵام کاری من قورس بوو لە بەرەوەی بواە لە ڕێگەی ئەو دوو کەسایەتیەوە وا بکەم کەمەلە لە کارەکەمان نەبێ و بینەر تووشی بێزاری نەبێت کە دێسەیری ئەو نمایشەی منەکە. سوپاس بۆخوا دوای ئەو پرۆڤەکردن و ماندوو بوون و ئەو کاتی کە بەسەرمان برد نمایشێکی جوان توانیمان بەرهەمی بێنی. ئەم کارەیەکێکە لەو کارانەی کە بەڕێزت بۆ دەرچوونت لە پەیمانگە ئامادەت کردووە، جگەلەوەش مامۆسایان چۆن دەستخۆشییان لێت کردووە، چۆن ئەو ئەزمونەی تۆ کە یەکەم ئەزمموی فێرخوازیتە چۆن هەڵیان سەنگە؟ یەکەم ئەزمونم نییە، دوم ئەزمونمە. زۆر باشە چونکە ئاساییە، چونکە پارەکەش بە هەمان شێوە ئەزمونم هەبوو لە قۆناغی 4 وەکو دەرهێنان، هەم ئەزمموی دەرهێنانم بوو، یەکەم کارم بوو، هەم داخلی فستیڤاڵی پەیمانگاش کرا. سوپاس بۆخواوە دەنگدانەوەیەکی باشیە بوو بۆ کاری ئەم ساڵیشم بە هاوشێوەی کاری پێشوو مامۆستاکان لە ڕووی مادی و معنەویەوە زۆر پشگیری نەک تەنها من هەموو فێرخوازیەکانیان ئەکرد بەبێ گوێدانە سەرما و گەرما و کاتی پشوو. تەنانەت ئێمە ڕۆژانی شەمە شەردەواممانەکرد، شتێک نەبوو بەناوی پشوو یاخود بەناوی ماندوو بوون، بەردەوام بووین لەسەر پرۆڤەکردن و دەستخۆشی مامۆستاکان زۆر باش بوو، زۆر دەستخۆشیان لێمان کرد و زۆر پشگیری ئێمەشیان کرد. بەڵێ بینەران وەروە ئامادەبووان تاکو چەند دڵخۆش بوون بە بینینی ئەم شانۆگەریە. من سوپاسی هەموو ئەواناکەم کە بینەری نمایشەکەی من بوون، کاتیان تەرخان کرد بۆ ئەوەی بێن کارەکەی من ببینن. سوپاس بۆخوا بینەرێکی باشی هەبوو و من ئەتوانم لە ڕێگەی ئەو قسەی ئەوانەوە دەری بخەم کە کارەکەی من سەرکەوتو بووە، چونکە بەپێی ئەو پۆستانی کە کردبیان و ئەو دەستخۆشیانی کە هەیان بوو زۆر باش بوو.
زۆر باشە کاری شانۆی بێگومان قورسە تۆ ماوەیەکی مانگێک جاروایە 3 مانگ جاروایە 6 مانگ لە پرۆڤەیە بی دوای ئەوەش بینەرێکی زۆر باش دێت سێری ئەکا و ڕەخنەیەک لێ ئەگیرێەوە جا ڕەخنەکە بنیان نەربێت یا ڕوخێنەر بێت لە کەرکووکە شانۆ چۆنە چۆن هاوکاری یەکەکەن ئەو هەموو هۆڵە جوان و باشەمان هەیە شانۆ توانیوێتی هۆڵەکانمان بۆ پڕکاتەوە لە کەرکووکە سپاس بۆخوا بەراورد بە 10 ساڵی پێشوو ئێستا شانۆ لە کەرکووکە بە شێوەیەکی بەرچاو بربڵاوە و ئەتوانم بڵێم ساڵانە بەشی شانۆ بژاوتەوە بەرهەمی باش هەیە بەڵام ڕەنگە کەم تا زۆر سیرەکەی لایەنێک پشگیری کۆمەڵێک بک پشگیری کۆمەڵێکی تر نەکامە کێشەی دروست کرد بێ بەڵام لە کەرکووکە شانۆ لەم ساڵانەی دواییە بە شێوازێکی زۆر بەرچاو بژاوتەوە و کاری باش و بەرهەمی باشیش هەبووە. بەڵام هەرک خۆت ئاماژت پێکرد کاتی نێوان کاری ڕابردوو تروها ئەم جارە ساڵێکی نێوان بوو چایم بڵین کاری داهاتوت یاخود سێم ئەزمونت ساڵێکی تر ئەبێت یاخود پێت خۆشە پشوویە وەرگری یاخود چۆن وەڵی من وەکو پشوو پێم خۆشە هەر ئەمڕۆ دەستکەمەوە بە پرۆڤە بۆ کارێکی تر بەڵام بڕیارم داوە ئەگەر تەمەەن باقی بێت پێم خۆشە ئەم جارە خۆم نواندن بکەم دوور لە کاری دەرهێنان یەکەم ئەزمونم لە بواری نواندنە تاقی بکەمەوە ئیتر خەریکی ئەو بابەتە ئەبین بزانین ئەگەین بکوێ زۆر باشە کاری نواندن بۆ ژن لە کەرکووکە پێشووتر تۆزێ قرس بۆ بەڵام لە ئێستاە خۆشحاڵانە باشە تۆ چۆنم ڕۆڵا بینیت کە ژن خۆی توانیوتی خۆی بێنێتە پێشەوە لە کەرکووکە بە تایبەتیش لە شانۆیە هەر کارێک کە هەڵیە بژێری هەر بوارێک کە هەڵیە بژێری ئاستەنگی و قورسی تێدایە بواری شانۆیەکێکە لەو بوارانەی کە بەردەوام ڕوبەڕووی ڕەخ نابێتەوە بە تایبەت بۆ ئافرەت یعنی کێشەوەی بۆ دروستە بێ نابێ پرۆڤە بکەی نابێ درەنگ بیتەوە نابێ ئەمە بکەی نابێ ئەوە بکەی بەڵام خۆشببختانە ئێستا ئەتوانم بڵێم ئاستی ڕۆشنبیری بەرەو پێشەوە چووە ئافرەتی شان بەشانی پیاوەتوانێت کاری دەرێنان بکە و نواندن بکە من وەکو خودی خۆم سوپاسی خێزانەکەم ئەەکەم کە بەردەوامی هاوکاری من بوونە و ئەو متمانەی ئەوان بە منیان بەخشیوە و ئەو متمانەی کە لای مامۆستاکانم هەما کۆم کردوتەوە بووە بەوەی کە بەردەوام خۆم بپارێزم و بەردەوامیش بم لەوەی کە خزمەت بکەم و کار بکەم جۆب نەدەم بەو ڕەخنانی کە لێم ئەگیرێت و ئەو قسانی کە ئەکرێت هەموو یەکەم بە پەیژەیەک بۆ سەرکەوتنی خۆم بەڵێ هێوی خانەرێک و خۆت ئاماژەت پێ کرد ئەم دقەت هەڵبژاردۆ لە برەوەی چۆن بڵێن نزیکە لە واقعی ئێمەوە ئەخۆ توانین بڵێن ئەو پەیامی کە هەت بووە ویستوتە بیگەێنی و توانی وتە بیگەێنیت بەڵێ ئەو پەیامی کە هەمان بوو ئەگەر نەگەشتایە بینەرێکی ئاوامان نابوو دەستخۆشیێکی واشمان لێ ناکرا کاری داهاتوت پێت خۆشە بە هەمان شێوە نزیک بێت لە واقعەوە چ ئەگەر هاتو وەکو شانۆکارێک بەشدار بێت چ وەکو دەرهێنەرێک پێت خۆشە بە هەمان شێوە نزیک بێت لە واقعی ئێمەوە چونکە بە شێوەیەکی گشتی لە ئێستای هونەر زیاتر هەوڵەدەن نزیک بێت لە واقعەوە نزیک بێت لە خەڵکو و لە ئەو بابەسانی کە ڕوبەڕوومان ئەبێتەوە ڕۆژانە بێگومان من و هەر کەسێک کە کار ئەکات لە بواری دەرهێنان یاخود نواندن پێی خۆشە کە نمایشێک بەرهەم بێنێ نزیک بێ لەو بارودۆخەی کە لە شارەکەی خۆیان ئەگوزارێت منیش وەکەوەی کە هەڵی بژێرم نازانم بەرهەمی داهاتوم چی ئەبێ و چ کاتێک ئەبێ بەڵام بێگومان کار لەوە لەسەر ئەوواکەم کە بگونجێت لەگەڵ شارەکەی خۆمە زۆر باشە شانۆ چی بە تۆ بەخشیوەوە چی لە تۆش سەنۆتەوە وەڵی چی بە من بەخشیوە هەوادارێکی زۆر ڕێزێکی زۆر لەگەڵ ئەوەشە ژیانێکی بە من بەخشیوە دوور لە کەسانی ئاسایی یعنی ڕۆیایەکی جوانترمەیە بۆ ژیان بۆ بیرکردنەوە وەکو لێسەندنەوەش من جارێ سەرەتای کاری شانۆیمە لەم ئیشەی کە کردم و دەرچوونم لە پەیمانگا کاتێک کە تەخەروجەکەم لەو کاتەوە قۆناغی ژیانی هوەری من دەست پێکات ڕەنگە لەو کاتەیە هەندێشتم لێ بسەنێتەوە بۆیە ئێستا ناتوان بڕیاری لەسەر بدەم بەڵێ پێم خۆشە باسی ڕۆڵی پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک بکەین تاکو چەند توانیوانە نەوەک تەنها تۆ بەڵکو شانۆکارەکانی تر دەرهێنەرانی سەر بە هەمان شێوە پشتگیریان بکەن بۆی بتوانن ئەوانیش ئەو توانەیە کە هەیەەوە بەهرەیە کە هەیەە پەرەی پێ بدەن وا بتوانن دەوروبەرەکەش سوودی لێ وەربگرە پەیمانگای هونەر جوانەکان من پێشترش ئاماژەم بەوە کردووە هاوشێوەی کارگەیەک وایە ساڵانە کۆمەڵێ فێرخواز و کۆمەڵێ هونەرمەند لەسەر ئاستی هەر سێ بەشەکە دروست ئەکات
جا من باسی بەشەکەی خۆم کەم چڕی بکەمەوە لە بەشی شانۆیە من سوپاسی یەک بەیەکی مامۆستاکانم ئەەکەم دەسی ماندووبوونیان ماچەکەم بەڕاستی شەو و ڕۆژیان خستە سەر یەک بۆ ئەوەی ئێمە بەرهەمی جوانترمان هەبێ و هونەرمەندی باشترمان لێ دەرچێت سپاس بۆ خۆیانی نەک تەنها مامۆستاکانی خۆم مامۆستاکانی بەشەکانی تر یاخود بەڕێوبەری پەیمانگا یاخود بەشی ئیدارە هەمویان هاوکاری ئێمە بوونە قەت بۆ هەر شتێک ڕۆشتوین دەستی ئێمەیان بە خاڵی نەگێڕاوەتەوە بۆی من سوپاسی یەک بەیەکیان ئەەکەم بەڵێنی شەدەم کە هیچ کاتێک ئەوان لەبیر نەکەم لەسەر خۆش بێ زۆر لە کۆساییە داوتی وەرگین یاخۆ دەگرتە پرسیارێکتێ وڵای هەوی منی شەرە و بابەتەیەگە کۆتایی هەچ بابەتێکە بێ قسەت لەسەری نەکردبێ حەزت کرد بێ دەستخۆشی لە کەسێ بکەی پاڵپشتی ئەم کارت بووە بۆ تۆ هەروەها پەیماگە هونەرە جوانەکان چۆن پاڵپشتیان کردو بۆ هەموو خوێنکارانی کە لە شان و مۆسیقا و وێنەکێشانیشن من سوپاسی ئێوە ئەەکەم سەرەتا و سوپاسی سرجەم ئەو کەساناکەم کە لە پەیمانگان بیرم نەچێ سوپاسێکی تایبەت بۆ خێزانەکەم چونکە بەردەوام پشتگیری من بوونە سوپاسێکی تایبەتی شمەیە بۆ یەک بەیەکی کاس دەکەم لێرە شەوە پێیان ئەڵێم ئەگەر قسەیەکم کردبێ یان هەندێک کاتێ لە کاتی پرۆڤەیە تووڕەبوونێک دروستە بێ گرژیەکی بچووک دروستە بێ ئێوە گەورە و من بچووک ئینشا ئەڵڵا بەردەوام ئەبین لە خزمەتکردن و کاری نزیکشمانە بێت دەستخۆش سپاس بە ئامادەبوونت بە هیوای کاری باشتر لە داهاتوە بە خێراتی دەستت خۆش بێ عزیز بەڵێ بەڕێزان گەیشتینە کۆچایی پرۆگرامی ئەمڕۆی بەیانی باش تاوی بڕگە و بابەتەکانمان پێشکەشکردن بە هیوای سوودسان لێوەرگرت بێت